هەستم وایە کە یعنی زۆر پێم خۆشە کە ئێستا دەرچوومە دەزانم کە ئەو سەرکەوتنەوە بەدەستینە لەبەر داک و بام و لەبەر مەکتەبەکەم بوومە سوپاسی مامۆستاکانم دەکەم سوپاسی مەکتەبی دەکەم هەست دەکەم ئێستا یعنی حەزرم کە بتانم شتێکی بکەم لە داهاتوو هەر کارێکیش کە بەدەستی بینم چ دەرەجەشی بینم یعنی ڕازیمێت کە دەزانم دەتان بەکاری بینم لە خۆشی خۆم و لە خۆشی وڵات. President of SABIS, Mr. Carl Mustani, each of whom has contributed to... من بۆ نێوە پیرۆزبایی لە قوتابی خۆشەویستەکانمان دەکەین کە توانیان دوجار بکەنە بە ئاواتەکانیان لە پاش هەوڵ و کۆشیش جوار توانیان سەرجەم ئاستەنگەکان و سەرجەم تاقیکردنەوەکان بە سەرکەوتووی ئەنجام بدەن و لێرەوە بە ڕۆژەشی مێژوویدا دەزانم هیوادارم لە پاش ئەم قۆناغی خوێنتن قۆناغێکی باشتر چاوەڕێیان دەکە هیوادارم لەو قۆناغش بە سەرکەوتوانە سەرکەوتوو بەسەر سەرجەم کۆست و تەگەرەکان. لە شاری کەرکووکەوە هاتووین ئەم شانۆگەریە باس لە گرنگی و ڕۆڵی مامۆستاکە لە ژیانی ڕۆژانەی ئێمەیە شانۆگەرەکە بە ناوی مەرجی مامۆستاوەیە ئەمڕۆ دووەم ڕۆژی فیستیڤاڵەکەیە کە لە شاری دووهۆکین گرنگیی تایبەتی خۆی هەیە چونکە هەموو ئەو شارانە لە ڕووی هونەریەوە لە ئاستەکانی یەکتری دەناسن. من وەک ڕۆڵێکی سەرەکی لەوە ڕۆڵی مامۆستاکە دەبینم لەوە بازەکە کە چەند گرنگی مامۆستا گرینگە بۆ کۆمەلگا چەند قوتابێک شەیە حەزیان بە مامۆستانیە قوتابیەکان لەوە خێوێک دەبینی و ئەتر وەک واقعی مامۆستا باس مامۆستامان بۆ دەکەم. پێشنگاکە دەربارەی کوشتنی مرۆڤی بێتاوان لە پێناوی دەسەڵات من سەرکردەکانم داناوە باگراوندەکانیشی ئەو تاوانانەیە کە کردویانە و پیشانم داوەکە و ئەوانە وەکو تاوانبارێک کە مرۆڤی زۆریان کوشتووە و لە پێناوی مانەوەی دەسەڵاتیان فراوانکردنی دەسەڵاتەکانیان. کارەکان کاری دیجیتاڵی بوون واتە لە ڕێگەی بە پرۆگرامی کۆمپیوتەریەوە کۆمەڵێک فۆتۆی لێکدراوی ئامادەکرد بوو لە بە کە تعبیر دەکات لە کەسایەتی دیکتاتۆرە سیاسیەکان یاخود سەرکردە دیکتاتۆرە سیاسیەکان و ئەو کارەساتانەی کە لە پشتیانەوە بەجێماوە و نەهامەتانەی کە بە دوای خۆیاندا هێناویانە